من وستا هنر ناناوەخانەی وەستا هونەر لە شاری ڕانیا بۆ ماوەی 15 ساڵ دەبێشی ناناوایی دەکەم. چەند ساڵ لە لای نەخۆشخانەی گشتی و لە شەقامی ڕانیا سەرکە بکەن شەقامی گشتی بۆ ماوەی زۆرە با بڵێن لەو کار و کەسابەتەدان بەڕاستی ئەرکێکی قورسە و بەرەو وەرزی گەرما دەڕۆین ئەرکەکەمان هەندێک کە قورستر دەبێت. بەڕاستی زەحمەتی و ناڕەحەتی ێزگار زۆرە. لەو دوایانەشدا کە بە بۆنەی هاتی مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو لای هەمومان ڕوونە مانگی بەخشندە و بەخشین و زەکات و سەرفتێ و میهرەبانیە. ئێمەش ویسمان ئەو دەرفەتە لە کەس خۆمان نەدەین لەگەڵ خەڵکی خۆمان هاوبەشی بکەین ئەوەندەی لە توانە و دەسەڵاتمان هەبێت یارمەتی خەڵکی کەم دەرامەت و ماڵە هەژارەکان بدەین. ئەلحەمدوللا ئەوەندە ڕۆژەی کە فکرەکەمان ڕاگەیاندووە خەڵکێکی زۆر وەکو چۆن دەڵێی بەدەمیەوە هاتوون و دەنگدانەوەیکی باشی هەبووە. ئەوەی تا ئێستا مانگەیاندووە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزە بەڵام چەند برادەرێک لە ئەوروپا پەیوەندیمان پێوە کردوین هاتوونە سەخەت لەگەڵمان ئینشاڵڵا بەئیزنی خوای بەپێی توانە ئەو کاتیش لە دوای مانگی ڕەمەزانیش لەکوێ ماڵێکی کەم دەرامەت و هەژار هەبوو بەپێی توانای خۆمانە هاوکاریان دەبین ئینشاڵڵا. وڵا ئەلحەمدوللا سوپاس بۆ خوای کە دەبینم خەڵک ئەوەندە دوعای بە خێرمان بۆ دەکات ئەوەندە پێشوازی لەو ئۆڤەرە ئێمە دەکات بەڕاستی زۆر زۆر ئاسوودەین. هەنی هێشتا هیچمان نەکردو کە خەڵکەوە پێشوازیمان لێ دەکات دڵمان خۆشەوە مەوزوعەکە ئینشاڵڵا بۆ قیامەتیشمان خوای گەورە پاداشتێکی باشی هەموو لایەک دەداتەوەی کە دوعای بە خێرش دەکاتەوەی کە بە لازەیەک هاوکارمانە بەڕاستی. وڵی بەتاکید هەر کەسێکە لەو بوارە داعشکرد بێت لەو پیشێ لەو وێنە داعشی کرد بێت دەزانێت ناناوا چەند قورسە بەبێ مانگی ڕەمەزان. بەڵام بەتاسی بەتایبەت کە مانگی ڕەمەزان دێت ئەتوو هەر لە سەعات 2 سەعات 1 ئیش دەکەی تا مەلای مەغریب هاوکە هەر زۆر زۆر هیلاک دەبێت ئەزیەت و ماندووبوونی زۆرە. وڵا ئەلحەمدوللا لەخوا بە زیاد بێ بۆ ئەوەش خەڵکێکی زۆر ڕووماتی دەکەنی خەڵکێکی زۆر لەو ڕێگایەوە هەم دەستخۆشیە هەم دێ سەردانمان دەکات هەم ناسانێکی باشیش بۆ بەڕاستی بۆ ئێمە و بۆ کار و کەسابەتمان.